دیارە بۆی ئەو ڕوودا هاتووکە ئەمڕۆیدا لە نێوان تێکێ چەمچەماڵدا ئێمە ئەمڕۆ لە نەخۆشخانەی شید پێشەوە لە ڕێی تەندروستیەکانمانەوە 16 بریندار گەێنراوەتە نەخۆشخانەی گشتی شید پێشەوە بە شیفریاکەوتن ئەم 16 بریندارە چارەسەری پێویستیان بۆ کراوە بەداخۆی شێک لە بریندارەکان باری تەندروستی باش نیە دوای کە چارەسەری پێویستی بۆ دەکرێت ڕەوانی نەخۆشخانەی گشتی بە شیفریاکەوتنی سلێمانی دەکرێت و یەکێک لەسەر نیشتەکانی قەمەرەکە بەهۆی سەختی برینەکەەوە گیانی دەستدا بوو کاودای نەخۆشخانەی شید پێشەوە دوای پشکنین بۆمان دەرکۆدەمە جانی سپاردووە هەر تیمەکانمان لە شوێنی ڕووداوەکە توانیوانە هەژدە لە بریندارەکان و کابرینی سوکیان هەبووە برین پێچی بۆ بکەن و لەوێ چارەسەریان بۆ بکرێت کۆی گشتی بریندارەکان 34 بریندار بووە و یەکێک لەسەر نیشتەکانی قەمەرەکە جانی سپاردووە بەداخۆ پەیوەندیەکی تەلەفۆنیان پێمانەوە بەس وتیان کاکە ڕووداوێکی هاتووە لە بەرامبەر مەحەتەی کارەباکەی چەمچەماڵ بووە کاتێک کە چوونە سەر مەحەتەی چوونە سەر ڕووداوەکە لای مەحەتەکە لە نێوان مشایەک و هۆندایەکی ئالەنترایە ڕووی داوە بەڵام 34 برینداری ئێستا هەژدەیان وەزئی زۆر باشە 16شیان چارەسەری پێویستیان بۆ کراوە و بەڵام مالەسەب گیانە دەزانێکشی تایە طبعا هەمووی بۆ سورعەتی ئۆتۆمبیلەکان نەگەڕێتەوە ئێمە لە قافلەی حەجنەوە لە کەرکووە بەرەو سلێمانێتین کە لای دارامە نازەم ناوی چێتر سیارەیەکی دەرچوو تاهەیە تەقی نازان لەو بەرەوە هات لە بەر خۆمان لە پێش پاسەکە و اینجا وەرگەڕا من ئێمە ترێمە لە ئاگا خۆمان نیە لە کەرکووگین هەموومان خەڵک کەرکووگنەوە بۆ حەجز بۆ مەتار سلێمانی بۆ حەجەچین بەرەو حەجەوە ڕێیان ئارتی چەمچەماڵ زوو لا جورو